سڵاو ڕێز خۆشەویستان، حورمەتم بۆ هەموو لە یەکتان هەیە و هیوادارم کە زۆر باش بن، بەکەیف بن، بەکەیف. ئاراوەڵا بەخێر بن. عزیزان، طبعا تا ئێوارەیە بە تەمای لایڤ نەبووم لە ڕاستیە، بەڵام لە کولا ئەمشەو تۆزی قسەتان بۆ کەم. عەقڵی جەلالی و مەلایی لە ساڵی 60ەکانەوە لە باشووری کوردستان بە تایبەتی هیچ پەیوەندیەکی کۆمەڵایەتی نەهێشتوتەوە. ئەمانە ئەوەندە کێوی بوون، برایان کشت بە گشت برایە، خێزانەکانیان دابەش کرد، کوڕی یەکتریان گرتەوە بە نیشانە. شەڕ هەبووە لە شارە زورا، کابرا یەکێتی بووە، براکەی حسک بووە، بە تایبەتی لەوەی مام ئاراسە با بڵێن، کە وەختێک شەڕەکە کۆتایی پێیەت ئەوەی یەکێتی ئەچێ سێرەکە براکەی خۆی لەناو جەماعەتی مام ئاراسە شەهید کراوە. یعنی جەلالی و مەلایی ئاوایان کرد. ئەمانە چونکە عەقڵی شێویان هەبوو، ئیتر هەچی پەیوەندی کۆمەڵایەتی هەیە ئەمانە نەیان هێشت و لە ناویان برد و ژیانی خەڵکیان بە تەواوەتی شێوان، ئەمنیەتیان شێوان، کەسایەتی و خزمایەتیان نەهێشت، هەموویان دابەش کرد بەسەر مەسائیلی حیزبایەتیە. جا ئازیزان لێرەوە وردە وردە ئەچمە ناو ئەوەی کە بەڕاستی مەقسەدمە و ئەوەی کە ئەمەوێ بە ئێوەی بڵێم. من زۆر گەڕێم ئەم وڵاتانە، با بڵێن لە ئەسکەندەناڤیاوە بۆ بەریتانیا، بە تایبەتی بۆ ئەم وڵاتانی دەوروبەر، بۆ هەمووانە. مەسەلەن جاری وا هەیە کەسێک گێت کە سپاسی هەموو لایەکیانەکەم، مەسەلەن یەک دوێنەیەکم لەگەڵ ئاگرێ بۆ یادگاری. ئەو کەسە طبعا من پێی ناڵێم ئەلێ تۆ هەویەکەتم بەرێت، پارتیت، یەکێتیت، دینداری، بێدینی، ڕەشی، قاوەیت، ئەمە مشکلەی من نییە لە حەقیقەتە. کەسەکەی یەت ڕێزی من دەگرێ، منی خۆش ئەوێ وێنێ لەگە منە ئەگرێت. ئەم کەسە پارتی تیا بووە، یەکێتی تیا بووە، سۆسیالیستی تیا بووە، ئیسلامی تیا بووە، بێدینی تیا بووە، هەموو ئەمەی تێدایە. زۆر جار هەیە پێم بەڵێ چی تەلەفۆنم بووە کات دوای ئاوا ڕسمەکە ئەبینێ، کاگەرم ئەو تو بۆ لەگە فڵان کەسە ڕسمی گرتووە، بۆچی کاکە؟ کاکە تۆ نازانی ئەوە پارتیە؟ ئیجاکە بە پارتی بێ کاکە، بە من چ ڕەبتی هەیە؟ لە شەقامێکە لە لەندە نازەلامی ئەبینم ڕسم لەگەڵا ئەگرێ، قابلە بڵێم ئاوەرە زەحمەت نەبێت. تۆ چیت؟ پارتیت؟ یەکێتیت؟ تۆ چ بیر و باوەڕێکی هەیە؟ تۆ چۆنی؟ بۆ ڕسم لەگە من ئاگری؟ ئەمە عەقڵێتی جەلالی و مەلاییە لە ڕاستیە. ئەم عەقڵێتە سەخیفە کە لە شاسەکانەوە باوی هەیە، هیچ مانایەکی بۆ بە یەکەوژیان نەهێشتەوە بەڕاستی. هەرچی پەیوەندی کۆمەڵایەتی و کەسایەتی هەیە هەر هەمووی لەبەر یەک هەڵوەشاندووە. بۆیە خەڵک ئەبێ ئەم عەقڵێتە بەڕاستی ڕسوایکە لە ڕاستیە. بۆیە لێرەوە دەچمە ناو ئەسڵی باس. لەم ئێوارانە هەفتەی پێشووی شەممە ئێمە نزیکەی 11 تا 12 کەس بووین برادران، چوینە پارکێک بۆ خۆمان دانیشتین، چێشتێکمان لێنا، بێ ئێوە ناخۆش تۆزێک گۆشتمان برژان، چامان لێنا، بە ئەوەیڵێن خەڵوز و نازانم ئالم بابەتانە، بۆ خۆت دیژدەمە هەڵقوڕێنە. ئەمە دوای 4-5 سەعات برادەرێک هابووە لامان. ئەو برادەرە سەر بەکوێیە بە گۆڕانەکەی خوارەوەی ئەوەی کە پێڵن گۆڕانی کورسات، واتە ئەو گۆڕانانەی کە دژی تەوریسی سیاسی و دژی بنەماڵە چێتین و دژی دزینی گرد و داروبەردی ناوهێنی بزوتەوەی گۆڕان. ئەم کەسە کە هاتووە یەعتیادی بە یەکەوە دانیشتوون، ئەویش هاتووە 12 کەس بووین، چای خواردوێتەوە، ڕسمێکی لەگە من ناگرتووە. باش، ڕسمەکە لە سۆشیال میدیا بڵاو بۆتەوە، جەماعەتی گردە دزە، هەتیوە چڵکنەکانی نەوشوان مستەفا. ئەم ڕسمیان بردووە، هی ئەم کوڕەکە لەگەڵ کەسێکی تر ڕسمەکەی گرتووە. باشە، سێریکەن جەماعەتی دانای ئەحمەدی، اینجا ڕسمێکی دانای ئەحمەدیشیان داناوە بەجیا لەگەڵ ئەو کوڕاکە لەگەڵ منە ڕسمی گرتووە ئەو برادەرە. سێریکە لەگەڵ ئارام ئەحمەد ڕسمیان گرتووە، ئارام ئەحمەد دژی نەوشوان مستەفا و دژی چی و ئالەم بابەتانە و ئەمە کاکە ئەمەکەی ئەخلاقە بێ، نخۆ ئەخلاقتان نییە بەڕێز جەماعەتی گردەکە کاکە، ئەخلاقتان نییە. ئەخلاق ئەمە چ ڕەبتی هەیە؟ پەیوەندی کۆمەڵایەتی چی عیلاقی بەوە هەیە؟ ئەسڵەن ئەو کەسە کە لەگە منا ڕسمی گرتووە، ئێسەیش جانیشێ لەگە منا مناقەشەیەکە کاگەرە وڵڵی کاگنۆشیوان پیاوی چاکە و کاگنۆشیوان ئەوەیە و ئەمەیە، دیفاع نەشۆم سەفا ئەکا ئەو خۆ. یعنی چ ڕەبتی بە منەوە هەیە کاکە؟ زەلام هەیە لەگەڵم دانیشێ پارتیە، یەکێتیە کاکە،
والله ئازیزان لە سەردەمی بەرەی کوردستانیەوە من دژی پارتی وێشێتیم قەسەم بەخوا ئەندامی یەکێتی هەیە پێشمەرگەی دێرینە لە هۆڵندا هەیە لە سوید هەیە لە بەریتانیا هەیە والله ئەمانە ئینسانی شەریفن کاکە جا با یەکێتیش بێ با فڵانە فیساری نەبێ نە دزە نە گەندەڵە نە هیچ ساڵانێک بۆ شاخوداخۆ بە قەناعەت و بیر و باوەڕی خۆی پێشمەرگە بووە ئێسەیش دز و جەردە نییە لە ڕاستیە ئێخۆ یەکێتی شەکاکە ئەیشی بینم ئیحترامیش یەگرم دژی منیشە لە بیر و بۆچوونە بەڵام ئینسانی شەریفە پێتان وانە بێ کە ئەوەی یەکێتی بێ هەم دەم ڕۆژانە کەسێک لە سەقزەوە ئەڕوا بۆ مەریوان کاک ئازاد هۆنگەرێنەی شارباژێر بەسەرەت داعمی کرد جێندەزە والله ئەو کاک ئازادە من لە 85 و 66 ئەیناسم بەڕاستی بڕواتانە بێ ئازیزان پێشمەرگەی دێرینە یەکێتیشە بە ئەڵڵا شەریفترین و جوانترین ئینسانەکانی ناو کۆمەلگای ئێمە بووە کاکەژیان باش نییە ساڵێن زۆر بۆ شاخەوە بووە مێژوویەکی هەیە ئەم ئینسانە نە دز بووە نە جەردەیە نە گەندەڵە نە هیچ شتێک بووە تاوا دانیشتۆ بۆ خۆی و پێشمەرگەی دێنی یعنی ئاوانیە پێتان وابێ کە هەموو کەسێ ناشرینە ئەوە پاشانیش تۆ بێ ئەم ڕسمە بڵاوکەیتەوە ئاوا بێت ئەم مۆزوع ببیتەوە بۆ کوێ ئەوە کە بەڵێ کاکە من دژی نەوشوام سەفام لەبەرەی نەوشوام سەفا دز بووە درۆزن بووە بەڵام خۆ برادەرە گۆڕانە و دژی نەوشوام سەفا نییە و باشە ئێسەی نەوشوام سەفا نازانم بڵێم چی بەخێ هەموو دنیا ئاوای بووە کاکە باشە والله خۆشەویستان یەکێ لە کێشەکانم لەگەڵ بزوتەوەی گۆڕانە کە ئێسا لە خوار گرت دەکەون و لە پیانەڵێن ئەوانەی کورسات گەڵەکی کورسات لەبەر ئەوەیە کە هەمویان ئەوەی نەوشوام سەفایان خۆشەوێت لەبەر ئەوە من دژی ئەوانیشم بەڕاستی من خۆم بە عەقڵی خۆم پێم وایە کە تەواو واقعیشە بزوتەوەی گۆڕان بۆ ئەبەد کۆتایی هاتووە باشە من ئەوەی جێن نیم بە دوای ئەوی گرد و ئەوی خوار گرد و ئەنە بەبتانەوەکەم ئەو بچوتەوە کۆتایی پێهات ئەوە ڕۆی بەڕاستیم سەری مارەکە کە نەوشوام سەفا بوو خۆی دز بوو بەڕاستیم من تێناگەم والله خۆشەویستان من تێناگەم چیا و نما و نەوشوام سەفا لەگەڵ جەلات تاڵەبانی ئەوانە فەرقی چییە کاکە لەگەڵ پاڤڵ و قوبادا بە ئەڵڵا پاڤڵ و قوبا شەریفترن باشە چونکە بە ئاشکرا دیارن کاکە جەلات تاڵەبانی گردی سەلیم بەگە گردی کوێ بردوێتی تخواعەف و گردی دەباشانی بردووە ئێ نەوشوام سەفاش گردێکی لەناو جەرگەی شارا بردووە فەرقی چییە کاکە هەردووکی یەک گردە جا ڕەنگیان تۆ دۆنمەکەی زۆرترێکیان کەمتر بێ بەڕاستی چه جیاوازیەکییە کاکە هیچ جیاوازیەکی نییە لە حەقیقەتە کوڕانی نەوشوام سەفا ئەوانشە قاچاقچین ئەوانی 6 کۆمپانیان هەیە کاکە بە ملیار دۆلاریان دزیوە کوڕانی نەوشوام سەفا کاکە بزوتەوەی گۆڕان قەرار بوو تەوریسی سیاسی نەبێ قەرار بوو بنەماڵەچێتی نەبێ ئێستا ئەم بزوتەوەیە لە ڕێگەی نەوشوام سەفا کراوە بە بنەماڵە سامانی ئەو بزوتەوەیە دزراوە خراوەتە گیرفانی هەتیوە چڵکنەکان هەتیوە دەرمان خۆر و نێرگە لە کێشەکانی نەوشوام سەفا ئینسانێک ئەگەر یەک زەڕە شەرەفی هەبێ ئابڕووی هەبێ کەرامەتی هەبێ دوای گردەکە ناکەوێ ئەمە ئیتر خۆشێکی عەجیب و غەریب نییە دانەنیشن ئەو قسە قۆڕانە بکەن کاکە والله من ببم بەم گۆڕانانەی ئێستا ئەچمە بم بە یەکێتی بەخوا بم بە پارتی نابم بەمانە کاکە ئەمانەی ئەم جەماعەتی گردە کاکە ئەوەی نەوشوام سەفا بە ئۆپۆزیسیۆنی کردووە بە ئەڵڵا لە هیچ کەسێک پێی نەکردووە تۆ بێی دابنیشی بیر لە چی بکەیتەوە جا سێری کات چونکە نەوشوام سەفا کوتەک وەشێن بووە تۆ وەرە بەشەر لە گردەکە هەتی وەکای نەوشوام سەفا تۆ وەرە پێیش دابنەی بە ناوی کوتەک ئەمە هیچ چ سەردەمێکە سەردەمی ئایپاد سەردەمی ئایفۆنی 16 کاکە سەردەمی ئەنتەرنێت باشە سەردەمی شەڕی ئەستێرەکان تۆ پێیشکەیتەوە بە ناوی کوتەک یعنی ها کوتەک وەشێن ئەمانە کاکەم چونکە نەوشوام سەفا هەتا مرد هەر کوتێکی وەشانوە ئێستا بیر لەوە ئەکەن وەکو سەردەمی دەرەبەگایەتی چۆن کوتێکیان لە خەڵکەدا خەڵک دارکاریەکەن و کوتەک بەرهەنەکەن ئێستاش خۆیان ناوە کوتەک ئەمانە زۆر بێشەرەفن ئازیزانی ئارام ئەحمەد باشە تۆ وەرە بە مۆبایلەوە باشە بە ئەنتەرنێتەوە بەم سەردەم و ئایپاتەوە تۆ پەیجەکە ناوی کوتەک بێت یعنی کوتەک وەشێن بی باشە ئەبێ تۆ چ دڵێکی بەم ئەقڵە سەخیفە خۆش بێ ئەمەیە گۆڕان کاکە ئەمە ئەتوانێت گۆڕانکاریکە ها بە عەزیزانی ئارام ئەحمەد نەوشوام سەفا خۆی هەموو تەمەن دژی تەوریسی سیاسی بوو دژی بنەماڵەچێتی بوو کەچی لە دواییە خۆی درۆی کرد خۆی بوو بە بنەماڵە ئایلەوە خۆی هات گردەکە گۆڕان کارگەی ئاسن نازانم کۆمپانیا بەنزین خانە دار و بەردی ئەم بژوتەوەی یا بە بنەڵەکانی خۆی کاکەژیان واو ئێستا تۆ ئەدەوێ بڵێ چی
ئەدەوێ بڵێ وڵات گردەکە باشە ئەدەوێ بڵێ کاکەنەوە شەریفە نەعەزیزی من دانای ئەحمەد مەجیش ئێستێش هەڵێ کاکەنەوە کاک نەوشیروان ئەمە کاک نەوشیروان ئەوە باشە اینجا مەسەی دانای ئەحمەد مەجید عەزیزان من لە ژیانی خۆمە دانای ئەحمەد مەجید پارێزگاری سلێمانی بووە من لەگەڵ مەجموعەیە لە هاوڕێکانی خۆمە لە پاڵتاکە ژوورێکمانەوە بە ناوی ژووری دەنگی ئۆپۆزیسیۆن لەسەر کێشەی جادەی قیتاوکردن بوو مەسەلەی ئاوەڕۆ بوو یەک جار تەلەفۆنم بۆ کردووە بۆ ژوورەکە کە پارێزگار بووە 30 ساڵە لە هۆڵندایم یەک کەڕەت دانای ئەحمەد مەجید بینیوە لە چلەی نەوشیروان مستەفا کە نەوشیروان مستەفا مردووە لە ژیانما چاوم پێ نەکەوتووە لە ژیانما قسەم لەگەڵ نەکردووە لە ژیانما لەسەر جادەیشان لەم هۆڵندایە سەدفەم نەکردووە بەڕاستی چ عیلاقەی هەیە کەسێک هاتووە ڕسمی لەگەڵ من ناگرتووە دانای ئەحمەد مەجید خۆشەوێ لەگەڵ ئێوە ڕسمی گرتووە تۆ بێ ئەم ڕسمانە تێکەڵاو کەیت و بێنی بڵاوی کەیتەوە باشە سێریکەن لەگەڵ ئارام محمەوەکەوە کە کورد دەستی ئارام محمەد خۆش بێ کورە ئەزانی چۆنەکە کە ئەگەر ئینسانەکان عاقڵ بن لە ڕاستیە ئەبێ نەوشیروان مستەفا وەکو کابرایەکی دز و خائین سێری بکرێ تۆ ئەمە حقیقەتی ئارام محمەدە کاکە هەمویان ئەمانە دز بوون کاکیشین ئەمانە جەردەن بەڕاستی ئەمانە کوتەگوەشیان بوون لە واقعا خۆشەویستانی ئارام محمەد باشە ئەمە حقیقەتەکەیەتی جوێندان هیچ نییە با پێتان بڵێم ئەوە زۆر جوێنم پێدەن جەماعەتی گردەکە چونکە نەوشیروان مستەفا خۆی کەسێک بووە کەسێکی دەمپیس بووە نەوشیروان مستەفا نەوشیروانسەکی لە جوێنفرۆش بووە بەڕاستی هەتا هەژار موکوریانی باسی کلکەکانی دەوری برایم ئەحمەدەکە خەسی کێیە خەسی نەوشیروان مستەفایە لە ڕۆژنامەی ڕزگاریە نەوشیروان مستەفا هەر خەریکی درۆکردن و هەر خەریکی جوێندان بووە یەکێک بووە لە هەرە دەمپیسەکان نەوشیروان مستەفا لەبەر ئەوەیە ئەوانەی کە لەو گردن هەمویان یەک لە یەک دەمپیستر و جوێنفرۆشتن بەڕاستی من جوێن نادەم چونکە نەوشیروان مستەفا و هاو ئاخوڕەکانی خەڵکانی جەبان بوون بە جوێن ئەزانم بەڵام من ئەهلی جوێن نیم لە ڕاستیە 2000 جوێنم بەرێ هەر لاشی لێ ناکەمەوە لە ڕاستیە چونکە بۆ پیاوی بە شەهامەت پیاوی ئازا جوێن نادا باش نییە اینجا نەوشیروان مستەفا کێ دۆرا بوو لە گردەکە کاتی خۆی وەرە ئەگەر هەرە خوێڕیەکانی یەکێتی باشە یەکەیەکە وەرە ناوەکانی برین ئەگەر هەرە خوێڕیەکانی یەکێتی سەرسەری منداڵ باس فاسد ئەگەر ئەمانە هەر هەمویان لە نەوشیروان مستەفا نەهات بە نەوشیروان مستەفا من ئارام محمەد بووم هەرە شەریفەکەیان هین بوو سەکۆتی کوبە بوو خۆشەویستان هەرە شەریفەکەی کە دایمە ئەوا دەوری خۆی نەوشیروان مستەفا بوو سەکۆتی کوبە بوو باش نییە هەرچی چقۆکێش هەیە هەرچی تعداچی هەیە هەرچی گەی هەیە هەموو ئەمانە ئەوە حیمای نەوشیروان مستەفایانە کرد لە دوایش هەر هەمیان ڕۆشنەوە بوون بە پارتی یا بوون بە یەکێتی هاتوون ئەڵەن چی وەڵا ئەبێ دانای قیتال ببێ بە لیدەری بزوتۆی گۆڕانی گردەکە دانای قیتال با بە نەوشیروان مستەفا چاوی دەرهات باشە بەجێی خۆی با بڕوە بە هەموو ڕەخنەکانەوە تو شەرەفتان ئەم قسەیە بۆ دزەکەم معقولە لە نەوشیروان مستەفاوە بێیت ئەو لیدەرێ بێ ئێستا دانای قیتال لیدەرێ بێ وەڵڵا دانا پارتیە بە قورئان دانا وەکو هی ناویشیە کوڕەکەی ئەوەی کە بوو بە وەزیری ئابووری ناویشە ڕێبازی حەمدان وەڵڵا بوو بە پارتی کاکە ڕۆڵی پاراستن ئەبینێ ئەو کابرایە باش نییە کەسی ئێستا وەڵا با دانای قیتال بکەین بە لیدەری بزوتە دانا بۆتانە گۆڕێ بە ملیۆن دۆلاری ئەو دانایە دزیوە کە وەختێک وەزیر بووە باش نەکاکە یعنی ئەمن ئێوە بابە ئێوە دۆڕاندووتانە نەوشیروان مستەفا دۆڕاندی نەوشیروان مستەفا چۆن لە باڵی ڕیفۆرم لە ناوێکی تیا شکستی خوارد و دۆڕاندی بە ئەڵڵا لە گۆڕانی شاد دۆڕاندی بەسەر چوو بابە ئینسان بە هەموو پێوەن و بە هەموومانەیە یا ئەبێ معنەویەکە بگریتە بەر بۆ مێژوو بۆ ئایندە باشە بۆ مرۆڤایەتی یا مەسەلەی مادیەکە نەوشیروان مستەفا ساڵانێک مەسەلەی معنەویەکەی گرتووە بەر دوجار بۆ مناڵەکانی خۆی بوو باوشی کلاسیکی و بوو بە مەسەلەی مادە و معنەویەتەکەی لە دەستدا نەوشیروان مستەفا کۆتایی پێ هات بەڕاستی کۆتایی پێیان نەوشیروان مستەفا من وام لێ نەکرد خۆی کوشت خۆی ڕەسوا کرد نەوشیروان مستەفا باشە ئەمە واقعە کاکە گیان هیچ کەسێکی عاقڵ لە باشووری کوردستانە ناتوانێت باوەڕ بەوە بهێنێ بڵێ وەڵای کاکە گیان من ئەمەوێت گۆڕانکاریکەم چێ گۆڕانەکە تو خۆ دزی دانای قیتال گۆڕانکاریەکە کاکە ئاخر ئەی هاوار ئەگەر ئەمە مەسەلەی بازرگانی نەبێ بە ناوی سیاست و بە ناوی گۆڕانکاریەوە دانای قیتال ئەتوانێت هینکە ئەتوانێت گۆڕانکاریکە باشە نازانم چیتە تخوا چیا و نمنم ئەتوانن ئەمانە گۆڕانکاری کەن کاکە چۆن شیوا بێ کاکیشینم
چۆشیوە ئەبێ یعنی لەگەڵ عقل و منطقە نایەتەوە لەبەرەوە ئەبێ ئەو پەیجە و ئەو گردە دزە باش ئەو ڕاستیە بزانن ئێوە گردێکتان دزیوە بەیانی کە کۆنفرانسی گۆڕانە پێویستە هەموو ئەو کەسانەی کە دژی گردزینن و کە دژی تەوریسی سیاسین و ئەوانەی کە بەڕاستی جوان بیر ئەکەنەوە و ئەوانەی کە ئینسانن بەمانەی کەلیمە و ئەوانەی کە کەرامەت و شەرەفی خۆیان نەفرۆشتووە لە پێناوی ئەو نەپارێز ئەوانە بڕۆن لە کۆنفرانسەکە بەشداریکەن ڕەگی ئەم تەوریسە سیاسیە سەخیفە لە گردەکە دەربهێن نوتیان هەڵن بەڕاستی لە چیا و نما و لە جەماعەتەکەی دانای قیتار و ئەم بابەتانەیە باش نییە ئەم قسە و باسان هەر بۆ ئەوە بوو لە بەرەوەی بەیانی کۆنفرانسەکەیە وەلەو باش ئەوە لای من وەکو ئارامەک و تاجێک گۆڕان کۆتایی پێات و بۆ ئەبد باش نییە لە گردەکە بێ لە نازانم ئەم لایتر بێ لە قالاوە بێ کولە لێوە بڕوا بۆ نازانم هەولێر و بۆ کوێ گۆڕان بۆ ئەبد کۆتایی هات گۆڕان لەگەڵ نەوشۆن سەفا مرد تەواو بوو کاکە نەوشۆن سەفا خۆی زانی چیەکە کاکە کورەوە زۆڵی لای بەڕوو بوو ئەوە کاکی ژیان خۆی زانی چیەکە تەواوی گرد و دار و بەرد و سامانی بزوتنەوەکەی دزی کە بای ملیار دۆلار جاتە یای بە کوڕەکانی خۆی بزوتنەوەکە و گردەکەی کرد بە ناوی کوڕەکانی خۆیەوە باش نییە اینجا خۆشی مرد لەبەرەوە کەس بە تەمای ئەوە نەبێ کاکی جیان من سێرم لێ بەڕاستی کە بیرەکەمەوە لە مەجموعەیە خەڵک وەلو ئێستا سیاست لە باشوورە بۆ بە بەژۆندی و پارە ئەگرا معقولەتەوە هەسی دوای عەلی حەمەساڵەکەوی کاکە تخوامە منطقة براسي يعني عقلك او اندك قمجبه او اندك الحوبه بين دواي علي حمصالك بلا والله حاجه عليه تواني هينم كان رزقال ما نكا وقران كاي من بوكا كنت برم بخوت بيخلي انه بلا كره والله ازاني شلون اشتي والو باشو بزانا الرؤيا بروات انا بي كومل جاي وكو باشور لا مخرك الدنيا دزناك حدزناك يا كاكا هرشي شرخور وقمجه ونحالي وهيج نزان داني شو باجنية كسيوك علي حمصالة أشياء سيميزي مشروب ده أنيشة باجنية أو ده أنيشة بخور سيميزي وقال بخواب على من هيج ديان نبي باجنية إنجا لدواي ششحو مانجي أشياء عمريكم بوكا بويش مجموعي لقمجة كان بلن جزاك الله والله حاجة علي شو بو عمره أبم جورة خلق خلطين كاكا أها أواني بريطانيا أقاتن ليه كابرا أو نزولي بو هاتوا على بم قرآن من نبارم نزيوا يقول نارين دزيتا كاكا يعني بردوتا دزی جای لەگەڵ بدوتە پێ دوایە بیبێ ئاساییە کاکەجیان ئەگەر ئێوە پارە نادزن ئەم مێزە چییە دایانین ئەم هەموو پارە لەوێ کەڵەکە بووە کاکە ئەم فەردە پارەیە چییە بە قوربانتان بم هەر هەمووی مناردووە بۆ دادگای لاهای هەموو ڤیدۆکانی ئێوە مناردووە بۆ دادگای لاهای کاکە هەموو پارەکۆکردنەوەکانی ئیسلامیەکان کاکە محامی هۆڵندی بێنی ئەمە لە چۆ ڕۆیە ئەڵم کاکە وەڵام لە بەریتانیا سەیری ئەم مێزەکە ئەوە پارەکۆکەنەوە کە زەزەنە بۆ کوێ بنم پارانە کاکەجیان باش نییە هەمووتان ئەبێ ئاواتان لێ بکرێ خۆ بۆ واسان لێ نانین باش نییە کە ئەوتان کردووە لە یوکەی لە بەریتانیا ئەبێ ئاواکە لە بچە بکرێت لە بەرەوەی ئێوە ناکرێ ئاوا پارەکۆ بکەیتەوە کاکە شتیوانی لە دنیاە هەموو پارەکۆکردنەوە بە حساب و کتاب بکرێت بە حساب و کتاب دەنگم لەلایە ئەڵێ چی ئەڵێ کاگەڕم وەڵام من 1000 پاوانمە شکاتیان لێ کەمە 1000 پاوانە بۆ میجێڕنەوە شوشم پێم وتون بمنەوە پارەکەڵن وڵا کاکە ئێمە نازانین لای شیە پارەکە تازە نەماوە بە هەر حاڵ خۆشەویستان من درێژی ناکەم و بابەتەکە ئەما ئەوە بوو کە بۆتان باسەکەم کە ئەو عەقڵیەتە سەخیفە پەیوەندی کۆمەڵایەتی ئیلاقی بە سیاسەتەوە نییە من ڕۆژانە خەڵک یێتە کاکە یێتە ماڵەکەمدا ئەنیشێت من دژیم لەبارەی فکریەوە کاکە خەڵکە نێشێتیە ڕەفیقی منە کاکە پارتیە ڕەفیقی منە برای من بە یەکەوە دا ئەنیشین قسەکەین بە پیاسە ئەکەین نوکتە ئەکەین گۆرانی ئەڵێن خۆ کاکە ئێمە ئەو عەقڵە سەخیفەی نەوشوام سەفامان نییە باش نییە ئەگە بڵێ چیا چڵکن پاکە ئەوە تۆ کوڕی چاکی پاک نییە برا چڵکنە کاکە چیا دزە باش نییە جا بە خەڵکی شەڵەن چی ئەی هاوار بە ئێمە ئەڵێن خۆفرۆش وەرە عەزیزان کوتەکاریم کەن بە کوتەکەکەی نەوشوام سەفا باشە بە ئێمە ئەڵێن خۆفرۆش ئایلەوە تۆ وەرە گرد لێ بدزی 124 دۆنم زەوی بینای چاودێری بدزی بای 25 میلیۆن دلارە 6 دانە کۆمپانیا هەبێ لە مەرزەکانە مانگانە 250,000 دلار لێچێتی وەرگرت بێ بە ملیۆنی لە پارتی وەرگرت بێ باش نییە کورە کاکە کارگەی ئاسنە هەبێ ساڵانە 10 میلیۆن دلار 8 میلیۆن 9 میلیۆن ئەمانە پارەی بێتە گیرفانێ باش نییە کورە تۆ وەرە ئەوەی بەرامبەر مۆڵەکەی بەرامبەر هین بەرامبەر مزگەوتی گەورە ناوی چییە لە ساڵا 25 چیای نەوشام سەفا و کوڕەکەی هین نەوشام سەفایە باش نییە تۆ ئەم هەموو دزی بێ بە ئارام محمەد بڵێ وەڵاوە خۆفرۆشە باشە والله هەموو گردەکە لە ئاسی پێڵاوەکانی ئارام ئەحمانیە
باش نییە چیا و نما و هەموو ئەوانەی لە گردەکان بشنە سەریەک ئاوا چەنە بەرزە بنەوە هێشتا ناگەنە پاشنەی پێڵاوەکانی ئارا محەممەد با باش ئەو ڕاستی بزان گەل حۆیانە باش نییە سێم شێخە دەمپیسە تۆش ناناوە شێخ جا شێخە بێنە دەمپیس بێ خۆ شێخە کاتی خۆی ئەو شێخ کەرامەتی هەیە کاکەم بەدە دیارە تۆ شێخێکی بێ کەرامەتی بەڕاستی کاکە ئەرەوەڵا بەهەرحاڵ من قسە بەڵێ کاسە مۆڵی کوێ ئەوە لە ساڵ بچنەگیری نەوە دزە لەبەرەوە من بە کەسەوە حساب مەکەن کاکە من حیزبایەتی وشت ناکەم تەواو 10 ساڵ دوای نەوشام سەفای دز کەوتم لە دوایە بێشەرەف دەرچوو دزیکرد نەوشام سەفا 10 ملیۆن دلار 10 ملیۆن لەمانجار وەرگێ سەدان ملیۆنی دزی من جاریش کە دوای ئەم دزدۆزان ناکەوم من ئەوەنە گەمژە نیم بڵێم وەڵا عەلی حەمە ساڵە باشە ئەوەنە گەمژە نیم ئومێد بەسم بە شاسوار باش نییە ئەوەنە داماو نیم بڵێم وەڵا سروە گونڕوت ئەتوانێت گۆڕانکاری بکە یا بڵێم وەڵا چیا چڵکن و نما دەرمان خۆر ئەتوان ئەمانە گۆڕان من ئەوەی جێل نیم کاکە من ئەوە داماو نیم بڕۆن بۆ ئەو جێلانە کە دواتان کەوتون بۆ خۆیان بەس بۆی تیکەیان دەستکەوەکو سوڵ کە دواتان کەوتون بڕۆن بۆ لای ئەوانە من ئێوە هەر بە پیاو نازانم بەڕاستی یەک کەستان بە پیاو نازانم و باش ڕاستی بزان حساتە هەر بۆ ناکەم ئەسڵ ئێوە لە ئاسی ئارا مەحمەد نین خۆم بە زۆر نابێت کاکە من نینۆشێک کە فڕێ ئەدەم ئەوە لە نەوشام سەفا شەریفتر و پیاوترە زۆر نەوشام سەفا پیاوترە چونکە وەکو نەوشام سەفا پیاوی نەکوشتووە وەکو نەوشام سەفا ئەسیری نەکوشتووە وەکو نەوشام سەفا ملیارد دۆلاری نەدزیوە وەکو نەوشام سەفا لەبەرەوە نەوشام سەفا نەکەن بیکەن بە ڕەفیقی ئارا مەحمەد ها حەدی نییە بە یەکسەری ئەو نینۆکانی ئارا مەحمەد بێ باش نییە من بە مناڵان ئەڵێ میسکەن بە گردەکە و بە کتێبەکەی نەوشام سەفایشە چونکە لە دوجارە دز دەرچوو نەوشام سەفا تەواو ئیتر گوێ نەدەن چی ئەکەن بە ئارەزی خۆتان مشکلەی من نییە بەڕاستی بەڵام ئەمە حەقیقەتە گوڵ لێرەیە لای ئارا مەحمەد سەما بکە تاوایت دەبا بە خۆشی جەماعەتەوە ئەمەش یەک دوو مژی لێ بین یاخوا عافێتی بێ ئارا مەحمەد باشە چیا چڵکن ئارەمە بخۆ تۆزێ و چڵکە بەشکم لێ بێتەوە چیا چڵکن یەک تەنەکە چڵکەمە لە داخی من چوو بوو چاکەتێکی کڕی بوو لە لەنگە باش نییە جا لە باوکێکێ باوکیشی هەتا مرد ئەوە هەر نەیخوارد ئەمەنە دز بوو هەر پارەی کۆ کردو هەر نەیخوارد نەوشام سەفا باوەڕتان نەبێ عەزیزان چونکە ڕەزیل و پیس بوو باش نییە هەر پارەکانی نەیە خوارد ئەوایە خەڵک نانی بۆ خواردەیە ئەمەنەیان لەو گەرمیانەوە نۆک و ترخێنە و دۆینە و دوازارم سڵق و نازانم ئەلم بابەنان بۆ برد بەس خەری بوون بەنانی خەڵک ژیاوە لێ ژێنە تێسیدانی خۆی نەخوارد جایشانەوە پیاوە سادەکە سادەیشی ڕەزیل بوو برای من ڕەزیل و پیس بوو نەیەتوانی بیخوا خۆ بە زۆر نییە کەچی چیاژە ساوە ڕۆشتووە خۆشەویستان لە ڕۆژانە چاکەتێکی لەبەر کردووە و هیدی لەنگە هی کۆنە باش نییە ئاوا بینیم وتم ئێستا چڵکنتری بڕۆن ئێستا ئەگەسی ئەگەر چڵکردن نەبوو ئەوە من ئارا مەحمەدم تۆ کاکۆک ئارا مەحمەد سەی ئارا مەحمەد کاکە سەی کسەی دەموچای ئارا مەحمەد و سەی جسم و ئەمانی کاکە گوڵی لێ ئەبارێ گوڵ بە قوربانێ بە گوڵی لێ ئەبارێ تۆ هات چڵکنی برای من خۆ بە زۆر نابێ کاکە ئارەوەڵا چڵکنی تۆ خۆ بە زۆر نییە برا ئارەوەڵا ناتوان بەخبە ئەمە بە زۆر ناکرین دەی قوربانی ئەوە ئازیزانی ئارا مەحمەد ڕێز ئەو چیە و تەپلۆم بە بریکەنە سەرم برا واز بێن لەو شتانە بە قوربانتان بم ئارەوەڵا من لێرەوە پەیامێکم بۆ هەمووتان هەیە ئەبوایە سەرەتا بەڕاستی ئەوم بوتایە بە تایبەتی ئازاد کاک ئازاد هۆنگەرێنەی من سەرخۆشی لە بنەماڵەکە یەکەم لە خانەوادەکەی لە هەر هەموو کەس و کارەکەی بەڕاستی کاک ئازادی بوو لە هەرە پیاوە شەریفەکان کە من تاوەکو ئێستا ناسی بێتم دڵنیام خەڵکی شەریفێتی زۆر ئەناسم لە ڕاستیە و هیوادارم کە حیزبایەتی ڕێگی گولی جەلالی و مەلایی پەیوەندی کۆمەڵایەتەکان تێک نەدا بەڕاستی هەمووتان یەکتان خۆش بوێ تۆ هەر بیر و باوەڕێکی هەیە هەر حیزبەکەی هەر شتێکەکەی زۆر ئاساییە گرنگەوەیە پەیوەندی کۆمەڵایەتی و کەسایەتی ئەوە پارێزراو بێ ئەمە بەڕاستی ئاسڵی مەوزوعە باش نییە نەک بڵێ کاکە ئەوەی شێتیە مەرحەبایی مەکەوە ئەو نازانم حسکە مەرحەبایی مەکەوە نەزان چێ احترامی گرتیت و ڕەفیقی بوو تێکەڵاوە بوو سەر و سەر ئەو چاوانم قەت لە پێناوی ئەم حیزب و ئەو حیزبە پشت مەکەنە دۆست و ناسا و هاوڕێیان و خۆشەویستانتان چونکە تەنها پەیوەندی کۆمەڵایەتی و کەسایەتێکە ئەمێنێتەوە حیزبایەتی هەمووی درۆیە بازرگانیە بەڕاستی هەمووی قسەی قۆڕە هەمووی ئەوانە لە پێیان کە لە واقع خۆشەویستان باش نییە وەکو جەماعەتی نەوشام سەفای فیتنە نەبن ئەو فیتنەی خوڵقان لە ساڵی 60ەکانەوە نەوشام سەفایە بە باش بزانن هەژار موکریانی باشی ناسیوە نەوشام سەفا کاکە ئەڵێ جووتکەی ئاهاویش نەوشام سەفا قسەکەشی ڕاست بوو هەر لە 60ەکان جووتکەی هاویشتۆ کاکەش ئەڵێ باسی ئالی هەسین کرد ئەرێ کاکە تۆ بۆچی بێڕێزی بە منەکەی کاکە یعنی ئالی هەسین ئەی هاوا ڕستقە من باسی کەم کاکە ئالی هەسین بەشەرە من باسی کەم بە قوربانێ بم ئالی هەسین کەی بەشەرە کاکەچێ ئالی هەسین حەقا نان و دەرزی بێتی نان و دەرزی خۆزانی چێ کاکە
على ولا تشاوري كاجان على مرة يعني أود أو أرى محمد خوشيس على مرة لبرو قد باسي أو أنا ما كان كاكا باسي أعري هالسين ونعزم على بابتنا قدامه وبراو بس بو خلق بير رابير بقول بالي بقى بارتيش بير رابير باش بيجان أعري هالسين شفتي كاكا كابرا كره من الدنيا شو نبيني مالب أو بارتيه باوشان تخلق لسه 2000 دينار هالسين محمد هالسين كي كشتيان كشي إسا خود بلاي بخوش كاني باشي كتوه كان كي بياونه وأنا كاكا أو أنا عبري أنما هو براسي أو أنا كلامتي أنما هو لبيناي بارو لبيناي وهيك لقل دو أفدي سوزانيا بخونو لبيناي أو هيك سالك جوان للجيرابي وشواسة في الأمر لا كان هتشيشتي هني فلوشتي أنا براسي على والله من بخوات أنا سبير عزيزاني آرام أحمد مردن وساشوري بوها شي دزو قندل هي نوشوا مصفى وقدر زراوكا وهي ودارم بياني خلق بجاري كونفرنسا كان الاخوان قدكو ودجي توليسي سياسي بنا مالتشتي رابوسن راجنا وصل كيف خدام باجك انا مع باجك نادا كاكا بمن شربتي هي كاكا دبرندي بخير عزيزاني من بجاري امان